سڵاو لە ئازیزان خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار ئەم کاتتان باش بێت و لەم ڤیددیۆیەدا سێ هەواڵی دڵخۆشکەرتان پێ ئەڵێم سەبارەت بە دۆخی بارانبارین. سەرەتا پێشبینی وایە کە لە درەنگانێکی ئەم شەوی شەممە لەسەر یەکشەمەواتە سیوەکی 2026 شەپۆلێکی بارانبارین بگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان و سەرەتا لە سنووری پارێزگای دهۆکەوە دەست پێکات و لە ناوچە شاخاوەکانیش ئەگەری بارینی بڕێک بەفر هەیە بە تێپەڕبوونی کات و لە درەنگانێکی ئەم شەو تاوەکو بەرەبەیان ئەگاتە پارێزگای هەولێر و هەردوو ئیدارەی سۆران و ڕاپەڕین و بە شێوەیەکی لاواز سلێمانی و کەرکووکیش ئەگرێتەوە. لە سلێمانی کەرکووک ئەگەری بارینی نرمەبارانێکی زۆر کەم هەیە واتە شەپۆلەکە لەم ناوچانە لاوازە بێت. لە هەڵەبجە و گەرمیان ئەگەری بارانبارین نییە و ئاسمان لە نێوان هەور و نیمچە هەورە بێت و شەپۆلەکە ئەم ناوچانە ناگرێتەوە. بەڵام لە هەدوهۆک و هەولێر و سۆران و ڕاپەڕین ئەگەری بارینی بارانی مامناوەند هەیە بە ڕێژەی 2 تاوەکو 8 بۆ 9 میلیمەتر بارانبارین و لە ناوچە شاخاوەکانیش بارینی بڕێک بەفر. هەروها ڕۆژی دووشەممە پێشبینی وایە کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو ناوچە ناکەونە بەشی باکووری خۆرڵاتی هەرێمی کوردستان بڕێک باران بیگرێتەوە بەڵام بە شێوەیەکی لاواز. بەڵام لە ڕۆژی سێشەممە 2026 پێشبینیمان وایە کە شەپۆلێکی باشی بارانبارین و هەورە بروسکە بگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان و بڕێکی باشی باران لە ناوچەکانی هەرێمی کوردستان تۆمار بکرێت بە هەورە بروسکە و بارینی بڕێک تەرزێشەوە ئەوەی کە تاکو ئێستا لە نرخەکانە دەرکەوتووە شەپۆلەکە دڵخۆشکەرە و بە پشتیوانی خوای گەورە ئەم مانگی دوی کە لە پێشمانەوە ئەچینە ناوی مانگێکی زۆر باشە بێت لە ڕووی بارانبارینەوە. وەڵڵاهو ئەعلەم هەر شاد.